سنتەرێکێ بە ناوی سنتەری زبانوانی کە ئەوە ئیشی چییە کە چ وشە لە دنیای هەیە کە دەوێتن پێویست دەکاتن لە بۆ پێویستەی ڕۆژانە ئەجە چ لە زانکۆبی چ لە مەکتەبی لە جێکاندی بیتن کەەوە دێن دەگەڕێنەوە سە زبانی دایک لە هەموو دنیا ئەو شتە هەیە لە کوردستانیش مدەکە بۆ ناوی ئەکادمیای زبانی کوردی بەس بەداخۆ ئێستا ئەو ئەکتیڤەی نەمایە وەکو جاران ئێستا زۆر وشە هەیە کە بەکار دێتن مەجبورن کە قوتابی ئەوانە بەکاردێنن وشە ئینگلیزیە عەرەبیە کەەوە بەکاردێتن ئێستا لە کوردستان پێویستیمان بە سنتەرە چیوا زۆر هەیە کە بتوانانی زبانی دایک پاراوە بیتن زبانی دایک بپارێزیتن زمانی دایک زۆر زەڕورە بەتایبەتی بێمە لە هەرێمی کوردستانە کە بەکاربێنین ئەو زاراوەیە زۆر زەڕورە هەم لە ڕێزمانی کوردی و لە بڵین لە قوتابخانە خوێندنگاکانیش و هەم لە بازاڕ و لە شوێنە گشتەکانیش زەڕورە بۆ نمونە زۆری وشەی مەسەڵەن بڵین بێگانەمان گوێ لێ بووە کە لە ڕستەکان بەکاردێن بگرە ڕۆژنامەنووسەکانیش کەوانی قاش لەگەڵ یەکتری دەکەن بەخۆشمەوە کە ئێستا بڵین زۆر جار کە لەو حالەتێکەوە مقابلە دەکەم وشەی عەرەبی بەکاردێنیم یا مەسەڵەن کۆمەڵک وشەی دیکە ئیتر داوا دەکەم ئەو وشە کوردیانە پارێزراوە بێتن بەکاری بێنین زۆر بە زەڕورێتەوە ئێمەش وڵاتی خۆمان خۆش بێ و نیشتیمانی خۆمان خۆش بێ و زمانی خۆشمان خۆش بێ زمانی کوردی خۆمان خۆش بێت چونکە داک و بابا هەنەمان زمانی کوردی قسە دەکەن و پێویست بەوەیە پەروەردەی خۆمان احتیمام بە زمانی کوردی بدات کە لە جیهان هەر بە زمانی کوردی خۆمان قسەی بکەین چونکە زمانی کوردی خۆمانە و کەلتوری خۆمانە لە داک و بابمان و باپیرمان مایتەوە و هیوادارشم بە زمانی تی قسە نەکەین مەسەڵەن عەرەبی بین ئینگلیزی بین چونکە داک و بابامان ئەجدادمان هەمووی کورد و کوردپەروەر بوونە